لە شاری کەرکووک فیستیڤاڵی هۆزەکان بەڕێوە چوو کە تیایدا جگە لە چالاکی جۆرا و جۆر بازاڕێکیش بۆ فرۆشیاران دابین کراوە بۆ فرۆشتنی کەلوپەلی کوردەواری. ڕێخەری فیستیڤاڵەکە ئاماژە بە ئامانجەکانی پشتسازدانیەوە فیستیڤاڵە بۆ پەیام دەکات و دەڵێت ئامانجیان یەکترناسین و لە بەرچاوگرتنی ڕۆڵی هۆزەکانە لە شارەکە. کەرکووک باوەشی بۆ ئەم فستیڤاڵە ئەگرێتەوە کە فستیڤاڵی هۆزەکانە و لە 20 عەشرەت زیاتر بەشدارە، ئەترافی کەرکووک و دەرەوەی کەرکووکیش بەشدارە. ئامانجمان ناسینی هۆزەکانە بە یەکتر و ناسینی کەلتورەکانی باو باپیرانمانە بە ڕۆڵەکانمان و ئاشنابوون بە فۆکلۆری کوردی و هەروە تەبایی و ئاشتی پێکەوە ژیانە. تەنها ئێمە ئەم کارەمە ئەنجام داوە وەکو سەرەتای دەستپێکە بۆ ساڵین ڕابردوو کە کاری جوانتر و باشتر بکەین کە کەرکووک یەکەم شارە کە فستیڤاڵی هۆزەکان تێدا ئەنجام درێ. وەک معلومی جەنابتانە فستیڤاڵ ئەنجام دراوە، فستیڤاڵ بۆ یەک عەشرەتە، بەڵام ئەمە هەموو عەشرەتەکانە. کەرکووک یەکەم جارە فستیڤاڵ هۆزەکانی تێدا ئەنجام درێ و بەناوی فستیڤاڵ هۆزەکان بەناو کەرکووکەوە. هۆزەکانی سنووری کەرکووک وێ ڕایچەسپاندنی تەبایی و پێکەوە ژیانی نێوان نەتەوەکان وەک خۆیان دەڵێن ڕۆڵی گرنگیان هەبووە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا. من وەکو خۆم یەکی خۆمم هەم سەرۆکی گشتی عەشرەتی گل لە عێراق منم، هەم سەرۆکی ئەنجومەنی عەشایری دووس خوڵمات و سلێمانبەگ و ئامەلی کورد و عەرەب و تورکمان لە 2003 تا 20 ساڵ منم. یعنی ئەوەی کەوەها حەل ناکرێت لە مەحاکمی عێراقیە لە عەشایرەکانە حەلەکرێ، ماوەی جارێ دوو جار لە دانیشتنا حەلەکرێ، سێرەکەی قەزی وهەیە لە 1 ساڵ 2 ساڵ حەل ناکرێ. معنای لە هۆزەکانە لە عەشایرەکان ئەگەر کوردێکە عەرەبیها حەلەکرێ. ئەوە شتێکی مهمە بۆ دڵنیایی زیاتر هەر کێشەیە لەم شارە ڕوو بدا کە باسی کەرکووکەکەین دیارە دەوروبەری کەرکووکی شەگرێتەوە، دوو زەگرێتەوە تاکو سنووری کفری و دبس و ئەو ناوەش ئەگرێتەوە. ئێمە پێشوەخت لە ڕێگای کۆمەڵایەتی، لە ڕێگای هۆزەکان، لە ڕێگای عەشایرەوە چارەسەری ئەەکەین. ئەوجا ئەو کێشەیە ڕاتە دادگاش کاتێ ئەبینێ چارەسەر کراوە لە ڕێگای کۆمەڵایەتی لە مادەکە بڵێن چەندێک قورس بێن نیوە زیاتر سوک ئەبێتەوە بەهۆی ئەو ئاشتەوایە و بەهۆی ئەو سوڵحە کەوا لەلایەن عەشایرە و لەلایەن هۆزەکان و ئەنجام دراوە. بەتایبەت ئەگەر کێشەیە لە نێوان عەرەب کورد و تورکمان ڕوو بدا، ئێمە کۆمەڵی شەخسیات هەیە لەم شارە، کۆمەڵی کەسایەتی هەیە لەم شارە، قۆڵ خۆی لێ هەڵکردووە بۆ ئەم ئاشتەواییە. فیستیڤاڵی هۆزەکان کە بۆ یەکەم جارە لە شاری کەرکووک بەڕێوە دەچێت ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت و بڕیارە لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا چالاکی جۆراوجۆ بەڕێوە بچێت و مەراسیمی یەکترناسینی هۆزەکانی تیادا ساز بکرێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.